هەچیتە ماڵێک جاری وا هەیە سەیری دار و دیوار و نان و ئاو و فەرش و قەنەفە و ئەمانەیەکەی هی مەخلوقێکی خوایە. هەموو ئەم دنیاە بەرامبەر نییە لەگەڵ مڵکی خوا وەکو ئینسان دەرزیەک بکا بە دەریایەک و بیهێنێتەوە دەرەوە چەند لە خۆی بەجێڵە. ئەوە نەنیە لە مڵکی خوا. سەر سوڕەمێنێ لەو خزمەتە ئەیە بێ خزمەتی ئەو گەورەی و ڕێز و تەقدیرە کە خوا بە موسڵمانی داناوا بێت چۆن بێ. ناتەوێت لەوانە بیت. ئەگەرەتەوێت لەوانە بیت دەگوێ و شلکە مێشک و هەزر و بیر و دڵت بکەرەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ناتەوێت یەکێک لەوانە بی، ناتەوێت دوانیان بی، ناتەوێت هەر حەوتیان بی. ئینسان نەتوانێت هەر حەوتیان بێت. سبحان الله. ئەگەر یەکێک لەوانە و ڕێز و تەقدیرێ بێ گەر حەوتی بێت. ئەفەرمێ ئیمام عادل، یەکێکیان لەوانە ئیمام عادل، دەسەڵاتدارێکی دادپەروەر، ئای چەند گەورەیە دادپەروەری. سبحان الله. خوای گەورە دەفەرمێ یا داوود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق. أي داود ئێمە تۆمان کردۆ بە جێنشین لەسەر زەوی، حکم بە حەق بکە، بە ئاینی خوا بکە، ولا تتبع الهوى، شوێن هەوا ئارەزی خۆ نەکەوی. ئیتر خۆ سبحان الله وایە ئینسان کە پۆستێکی بێ کە دەسەڵاتێکی بێ کە لە کەس ناترسێ ئەو کاتەی تر تۆغیانەکانی زۆرە بێت، زوڵمی زۆرە بێ، خراپەی زۆرە بێ، شەهەوات و ئارەزوات و ئەوانەی زۆرە بێ. ئەی لەناو ئەمانەیە ئەگەر کەسێک عادیل و دادپەروەر بێ لەناو ئەمە و خەڵک میلەت لە ژێردەستی بحەوێتەوە ئەوە لە ژێر سێبەری خوایە. فلا تتبع الهوى ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله. أي داود شوێن هەوا و ئارەزوی خۆ نەکەوی هەتا ئەم هەوا و ئارەزووە لە ڕێگەی خوا لات بەرێ. والله کەس نییە شوێن هەوا و ئارەزوی خۆی کەوێ ولا قورآن لا بیا إلا بەرەو ئايەتە پیرۆزە کەوێ. إن الذين يضلون عن سبيل الله لهم عذاب شديد بما نسوا يوم الحساب. أو كسانی کە دادپەروەر نین کە شوێن هەوا و ئارەزوی خۆیان نەکەون ئەوانە خوای گەورە فەرمێ عذابێکی زۆر بە ئێشیان بۆ هەیە. بۆ بما نسوا يوم الحساب، لەبەرەوەی ئەو ڕۆژەیان پشتگوێ خست، ئەو ڕۆژەیان لەبیر کرد کە ئافرەتێک گواز لە شیری مناڵەکەی یێنێ. شیر ناتوانێت شیری باتێ لە ترسا. ئافرەتێک لە ترسا منداڵەکەی فڕێ ئەیات حەملەکەی لە باریە چێ. ئاوایە سبحان الله ئەو ڕۆژەی لەبیرە چێ بەوەی چێ بەوەی حکمەوە. چەند ساڵێکی کەم لە زۆربەی وڵاتانی دنیا حکم 4 ساڵە. بۆ 4 ساڵ قیامەتی خۆی فەوتێنێ. بۆیە ئاگال لێبێ. ئەو کاتەی کە دەسەڵاتێک وەرەگری جاکەم بێ یاخود زۆر ئەوە لەبیر نەچێ، ئەو ڕۆژی حیسابە لەبیر نەچێ. پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم إن المقسطين على منابر من نور عن يمين الرحمن. ئەو کەسانی کە دادپەروەرن لە لای ڕاستی خوای گەورە و لەسەر منبەری نورینی خوا، خوای گەورە ڕێزیان لێگرێ. ئەمانە کێن؟ ئەو کەسانی کە دادپەروەریان کردووە، الذين يعدلون، ئەوانەی کە عەدالەتیان هەیە. لەو حەدیثە فەرمێ وأهليهم وما ولوا، ئەو کەسانی کە عەدالەتیان هەیە لە حکمەکەیان و لە ماڵ و منداڵی خۆیان. ئەبێ لە ماڵ و منداڵیش ئەگەر عەدالەت بی بەرەو حەدیثەکەی وا نەزانی کەسێک کە ئەوترێ ئیمام و لێپرسرا و دەسەڵاتدار بەس تەنیا ئەوە بگرێتەوە کە بە دەنگدانی خەڵک گەچێتە سەر کورسیەک. هەموومان كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. والله العظيم لە بچووک تا گەورە لێپرسراوێتیەکی هەبێ بەرەو حەدیثەکەوێت و بەرەو سزایەکەوێ خوا بمان پارێزێگەر پێچەوانەکەی.